بە چەپکەگوڵ و شیرینەهیال پێشەوازیە کە سوکارن خۆیان ڕزگار بووینە چاوەڕێنە کوغەریبیا بتەژنە ساڵا پێوەدیارە و چاوێنوان دژێنژی ڕۆندەکان نەزانن ڕۆندەکەن خۆشیە یانیان غەریبیێنە. ئەڤەژی دیمەنێن پێگەهشتنێنە کۆبەتلیلی و شیرینەهیا پێشەوازی لێ دەکەن. ریحان ئەسماعیل پشتی بتەژنە ساڵان هاتە ڕزگارکردن و ji ber kulgel pênc hevalên xweniyên din di jiyê zarokiyê dabûn zimanê dayikê jî ji bîr dikîne û çîroka 9 salên bên zilm û zardariyê vedguhêzin. صراحة أنا كنت بالحردان ببيت أهلي يعني لە ساڵی 2014 منداڵ بووم کاتێک کەوتینە ژێر دەستی داعش. بیرمە سەرەتا برایان بۆ تەلعەفەر و دواتر گوازرینەوە بۆ مووسڵ. دوێ ڕزگارکردنی مووسڵیش ئێمەیان بر بۆ سووریا و دوای ماوەیەکیش گوازرینەوە بۆ تورکیا و ئێستاش ڕزگارمان بوو. ئێمە نەمان دەزانین داعشەکان خەڵکی کوێن و نەمان دەتوانین و پرسیارەشیان لێ بکەین. لە ساڵی 2014 کەوتینە دەستی داعش بۆ زۆر شوێنی گوازراینەوە چ لە ناوخۆی عێراق و چ لە سووریا. دواتر لە ساڵی 2017 گوازراینەوە بۆ تورکیا و نزیکەی 6 ساڵە لە تورکیاین لەوێش هەر لەژێر دەستی داعشدا بووین. زێدەباری دڵخۆشیە کە سوکارن وان دەخواز دەکەن یەن ماینجی بێنە ڕزگارکردن کوتانهاژی نزیکە 3000 ئێزدیاد بێ سەر و شوێنن. خودێ مالا خودداوە خودێ برای مەگەلێک تێدەمانە گەلەکەت باوانمانە یەخسیرێمە هەهی ناکەهی 21 مال دەستێ واندنە ئارێ خودێم خێرش خوازنش رب العالمین بەڵکێ رب العالمین هەمشکا بوو خێر و هاتنە مالێت خومە دیتن بساغی بسلامەتی. ئەف شەش کچێن ئێزدی بە هەوڵن ژنە ڕزگار بووە ئێزدی و خۆدانا خەڵاتێ نیاز پاکێ نادیە مراد ji Tirkiye hatin rizgarkirin. Rûdikên xweşiyê û xeribiya bi tişneh sala têkiliyek bûyne û hem ji dilxweşin bi hatina kesûkarê xwe û hem ji bi hezret û xemin ji bo dîtina kesûkarên xwe taniha bê ser û şwîn. Şêrveqedir Kurd Sad News. Duhok.